نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕێخست و سەبارەت بۆ خۆپیشاندان و ناڕازایی چەند ڕۆژێکە لە سنووری پارێزگای سلێمانی دەستی پێکرد و ڕایگەیان سوتاندنی بارگەی حیزب و حکومی ئاژاوە ژێڕیە و ئەوەی ڕوودەدات دەستێکە دەیەوێت کێشە دروست بکات. وتیشی ئەو پیلانگیێڕەی لەسەر هەرێمی کوردستان هەیە زۆر گەورەترە لەوەی هەستی پێدەکرێت. مەسەلەی خۆپیشاندان مافی هەر تاکی هاوڵاتیانی هەر وڵاتێکە و بە هەرێمی کوردستانیشەوە، بەڵام دروستکردنی ئاژاوە و سوتاندنی ئیداراتی حکومی و قایمەقامیەت و بارەگای حزبەکان بەڕاستی ئەمە ناکەوێتە چوارچێوەی دەربڕینی داواکاری بۆ مافەکانیان. ئەمە زیاتر زۆر بەداخەوە دەستێکی تێکدەر هەیە بۆ ئەوەی دەیانەوێ بەم شێوەیە حتا ئاراستەی خۆپیشاندەران کە دەیانەوێ بە شێوەیەکی ئارام دوور لە توندوتیژی داوای مافەکانی خۆیان کەن زۆر بەداخەوە بە بەلایەکی تردا دەبن کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددین لەوەی کە ئێمە ڕێگە نۆدەین بە هیچ شێوەیەک ئەمە ڕوو بدۆتن و ئەو دەستەی کە ئێمە دەزانین تەحریک هەیە، ئێمە دەزانین کە ئەم خەڵک هەیە پاڵپشتی دەکات بۆ ئەوەی زیاتر ئاژاوە لە هەرێمی کوردستان دروست بکاتن. بە دڵنیاییەوە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی دژی ئەم شتانەیە و ئێمە ئەوە دەبینین. ئەمە خڕۆشێکی جەماوەری نییە، ئەمە دەستێکە کە دەیەوێت بۆ تێکدان دەیەوێت مەشاکل دروست بکاتن. سەبارەت بە کشانەوەی وەزیرەکانی گۆڕان و کۆمەڵ لە حکوومەت سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیان دەبوایە کۆمەڵی ئیسلامی داوای کۆبوونەوەی لە حکوومەت بکردایە و هۆکاری کشانەوەیان باز بکردایە. جەختیشی کردەوە دوای 4 ساڵ لەمانەوە لە حکوومەت ئەو حیزبانە بە کشانەوەیان دەیانەوێت یاریەکی سیاسی لەگەڵ هاوڵاتیان بکەن. من پێم وابوو دەبوایە ئەوان داوای کۆبوونەوەیەکیان بکردبە لە حکوومەتی هەرێم، ئەسبابی ئینسیحابیان بۆ ئێمە باز بکردبە و ئێمە پێش ئەوەی ئەوان بڕیار بدەن، پێشەوەی بڕیاری خۆیان بدەن، دەبوایە هەندێک قسەیان لەگەڵ ئێمە بکردبە، داوای کۆبوونەوەیەکی ڕسمیان بکردبە، ئێمەش لە دەستگای ئیعلامیەکان گوێمان لێ بووە، احتراممان هەیە بۆ بڕیارەکەیان، یعنی ئەوە نییە بڵێ احتراممان هەیە بۆ ئەو بڕیارەی کە دایانناوە، بەڵام لە کاتێکدا کە ئێمە داوای هەڵبژاردن دەکەین لە 3 مانگی تر، حقیقەت ئێمە هیچ مبررێک هیچ دلیلێک نابینین بۆ ئەم بابەتە و ئەوەی تریش ئەوە 4 ساڵە ئێمە پێکەوەین، یعنی حتا 4 ساڵ حتا ئێستا نەیان دەزانی وەزعەکە چۆنە، ئێستا تێگەیشتون کەم و کوڕی هەیە و شت هەیە و ماش 3 مانگمانەوە بۆ هەڵبژاردن. ئەوە ملت بە ئەو بڕیارە بدات مەبەست چییە؟ با من وازی لێبینم. هەروەها نێچیروان بارزانی ئاماژەی بە هەوڵەکانی حکوومەت بۆ چاکسازی و دابینکردنی موچەی فەرمانبەران کرد و ڕایگەیان داهاتی هەرێمی کوردستان بۆ ئاستی نیوە دابەزیوە، بەڵام ئەوەی پێیان بکرێت دەیکەن بۆ دابینکردنی موچە. ڕوونیشی کردەوە ژمارەیەک پرۆژە یاسا بۆ چاکسازی ئامادەکراوە و ڕەوانەی پەرلەمان دەکرێن بۆ پەسەندکردنیان. داهاتی هەرێمی کوردستان لە پێش ئەم ئەحداسانە ڕێک بووتە نیوەی ئەو داهاتەی کە ئێمە پێشترمان هەمان بووە. هەر باکو معلومات ئێمە پێشتر کە ئەگەر بمانتوانی بۆ 500,000 بەرمیل هەناردە بکەین، ئێستا ئەو ڕقەمە دابەزیوە بوتە نزیکەی 250 تا 300,000 بەرمیل، لەوە زیاتر نییە ئەوەی کە دەتوانین بۆ دەرەوە هەناردەی بکەین. ئەوەی پێمان دەکرێت بۆ تەمینی معاشاتی خەڵک ئێمە دەیکەین و بەردەوامیش دەبین و ڕێگەش هەیە بۆ ئەوەی ئێمە ئینشاءالله لە ئایندەدا لەم بارودۆخە ناخۆشە دەرچین. ساوە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران هیچ ئێمە چەندین پرۆژەی کە پێویست بەوە دەکا بیبین بۆ پەرلەمان و لەوێ بڕیاری لەسەر دەدرێت لە مەسەلەی بۆ ئیسلاحات و چاکسازی لە کەرتی گشتی ئێمە ئەمانەمان ئامادە کردووە و لە پەرلەمانی کورسان مناقشە دەکرێت. پێشتر مناقشەشمان لەگەڵیان کردووە و سەرۆکی حکوومەتی هەرێم لە بەشێکی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەیدا جەختی کردەوە لەسەر سووربوونی حکوومەت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و ڕایگەیان لەگەڵ پەرلەمان و کۆمیسیۆن دادەنیشن بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بە مەرجێک لە 3 مانگ تێپەڕ نەکات. ئامادەی حکوومەتیشی پیشاندا بۆ هاوکاریکردنی کۆمیسیۆن بە مەبەستی پاکردنەوەی تۆماری دەنگدەران. نامەم نووسیوە بۆ پەرلەمانی کوردستان داوام کردووە، داوای ئەو کۆبوونەوەی کە پەرلەمان داوای کردووە ئەو کۆبوونەوەی بکرێ
و ڕۆژی هەڵبژاردن دەستنیشان بکرێتن کە لە 3 مانگ تێپەڕ نەکاتن. بە قەناعەتەوە دەڵێم ئێمە ئەگەر بمانەوێت لە ڕووی سیاسیەوە لەم بار و دۆخە دەرچین پێویست بەوە دەکاتن کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتن و کۆمسیۆنیش ئامادەی خۆیان دەربڕیوە خەریکن تۆماری دەنگدەران پاک دەکەنەوە دەستیان بەم پرۆسەیە کردووە و ئێمە بەڕسمیش لەگەڵ پەرلەمان لەگەڵ کۆمسیۆن دادەنیشین بۆ دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردن کە ئێمە هیوادارین لە 3 مانگدا تێپەڕ نەکەن. سەرۆکی حکوومەتی هەرێم جارێکی تریش ئامادەیی هەرێمی کوردستانی دووپات کردەوە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغداد بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان و ئامادەیی هەرێمی کوردستانیشی ڕاگەیان بۆ ئیدارەدانی هاوبەشی فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان.